خاڵێکی تر جەنابە دەڵێ کە گوایە ئێمە ئەوەی ناخمان دەرنابڕین، بەڵام هەندێک جارە فەرمووی هەندێک جار دەریە بڕن. ئەڵێ زۆر جار تەسریح ناکەن بەوەی لە ناخیانە هەیە، دەری نابڕن، بەڵام ئەوە تا هەندێک جار ئاوا دەرەکەوێت. جا ئەمە دوو جاری کەش تکرارەکەیتەوە کە ئەڵێ ئەوە تا ئاوا ئێستا دەرەکەوێت وەکو کە من دەرم بڕی بە و دەرم خستوێت. وەڵا عەزیزی من ئێمە لەوەتای ئەم ئیسلامەمان ناسیوە، لە هیچ شوێنەکە لێی نەترساوین لە بەیانکردنی. وەڵا برا بەڕێزەکە من لە بەغدا لە مەحمودیە لە زمانی سەدام حوسێنە لە کاتی حربی عێراقی ئێرانیە لە مەجلیسێکی گەورەی بەعسیەکانە بەیانی ئەو حەقم کردووە کە زانیومە. و برایانێکیش لەوێ لەگەڵ مابوون، کاک پێشەوا ئێستا لە ئەڵمانیایە، کاک عەبدولغەفور لە سلەیمانیە، کاک میرزا لە ئەحمەد میرزا لە هەولێرە. ئەو سیانەش لەو مەجلیسەیە بوون و هەرسەیەکیان ئەلحەمدوللا ماون کە چیشم بە بەعسیەکان و تۆ پێ کردوون. لە ئێرانی شابووم و لەسەر منبەریش وتم نوێشکردن لە دوای ئیمام خۆمێنیشەوە بێ جائز نییە. لەسەرەوەش درام بە تەحقیق و 13 ڕۆژ و دوای ئەوەش ڕام کرد لەسەری. لە پاکستانیش وتم ئەمە ضەیاع الحەق نییە، ئەمە ضەیاع الحەقە. لەبەر ئەوەش دیسان خۆشاردەوە لە جامیعەکان کە دەرسمەوتەوە هەڵاتم و ڕام کرد، لە تاکو دوای تەدەخولیان تیا کرد و چکە پاکستان ئەهوەنترە لەوانە. و لەم وڵاتەش کە وەختێک ئیقامە و جواز و هیچ شێک هەموو شتێکیان لێ سەندبوومەوە، ئەو کاتە هەر بەسی دڕندایەتی غەربمە کرد. و ئەوەی کە لە دڵمایە لەسەر زمانیشمە، ئەوەی لەسەر زمان مە هەرەوەیە کە لە دڵمایە، نە لە بەرخاتری تۆ، نە بۆ چەواشەکاری و نە لە ترسی پارتی وێچێتی، بەخوا لە ترسی هیچ کەسێکیش نەمان شاردۆتەوە. بەخوا بە ئەمریکیەکان خواوەکیل بێ، بە ئەمریکیەکان وتم بۆ 11 سپتەمبەر ئەڵێن ئۆخەی، ئەڵێن خۆزگە 12 ئۆکتۆبرێکیش ببوایە، 13 نۆڤەمبەرێکیش ببوایە، 14 دیسەمبەرێکیش ببوایە، بۆ ئەوەی هەستان بە بەشەریەتی بەرامبەرەکانتان بکردە، بۆی ئەقڵتان پێ بشکایە کە خەڵکەکەی بەرامبەریشتان بەشەرن وەکو ئێوە. بە فەزلی خوای گەورە لە هیچ وەختێکە، لە هیچ دادگایەکە، لە هیچ تەحقیقێکیشە ئەوەی لە ناخی دڵ و دەروونایە ویست بێتم بیڵێم لێی متەڕەدید نەبووم بکە بیڵم، چکە ئەوەندە یەقینم بەوە هەیە کە خوای پەروەردگار ئەجەل بەدەست ئەوە، زەرەر و قازانج هەر بەدەست خوای پەروەردگارە، هەرچی ئەویش نووسیبێتی تەنها ئەوە بێ. و تەسریحکردنیشمان زۆر بە جورئەتەوە تەسریحمان پێ کردووە و جەنابەت نین لە 2005 بە عەرەبی باسی تالیبان و جیهاد دەکەیت و ئێستاش ئەوانەی پێڵێ لەبەرەوەی سعودیە قوبوڵی نییە. ئەوانە شتێکەڵ بەیەکەکەیتەوە کە لە 91 قسەیەکت باسەکرد لە لای من کردووە لەسەر حەوزی مزگەوتەکە لە ماڵی خۆتان، لە دیانەش نەبووە، لە خەلیفانیش نەبووە کە خۆت باسیەکەیتەوە، بەڵام ئێستا هەوا و هەوەسەکەت لە دوای 11 سپتەمبەرەوە گۆڕاوە. هەوا و هەوەسەکەت ئێستا لەگەڵ کڕینی درعەکە تا فەرقی هەیە و کەوتویتە سەر هەوا و بە تەنەکەیەک ئاوی عەلمانیەکانی کورد و ملحیدانی کورد کەوتویتە پشتەمەلە.